مەکتەبی گەشەپێدانی بیر و وشیاری لە دوا بە دوای کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی نوێبوونەوە بە پلانێک و بەرنامەیەکی داڕێژرا و بە پێی پەیڕەوێکی تازە کە بەرهەمی ئەم کۆنگرەیە بووە یەکێک لە سێکتەرە هەرە ئەساسیەکانی مەکتەبی گەشەپێدانی بیر و شیاریە بۆ کارکردن لەسەر پێگەیاندنی کادران لەسەر وشیارکردنەوە و ڕووناکبیری و توێژینەوە بەرنامەی مەکتەبی بیر و شیاری. من وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکەم بۆ ئەم سەرکردایەتیە تازەی کە ئومێدەوارم نوێبوونەوەیەک بە معنای کەلیمە نوێبوونەوەیەکی واقعی لە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا دروست ببێ. یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک جوانە کە بتوانێت لە هەموو بوارەکانە خزمەت بە خەڵکی کوردستان بکە، چ لە بوارە ئابوووریەکان و کارگەڕیەکان و کۆمەڵایەتیەکان و لە هەمان کاتیشا لە بواری پەروەردەی و گەشەپێدانی فیکر و هوشیاری و لە هەمان کاتیشا ئامادەکردنی کادری باشی حیزبی و حکومی و پەرلەمانتاری و حکم یا بڵین دەوڵەتداری بە شێوەیەکی گشتی بتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئینتاجی ئەم کادرە باشانە بکە، بەرهەمیان بهێنێ، ئەوە دووبارە دەبێتەوە بە خزمەتێکی تر بۆ خەڵکی کوردستان. کە ئێمە لە کۆبوونەوەکانی خۆمانەدا ئەنشین زیاتر تەرکیزە خینە سەر ئەوە تیشکە خینە سەر ئەوەی کە ئێمە نابێ بە تاگەڕەوەی ئیش بکرێت، چکە تاگەڕەوی تاقی کرایەوە و ئێمە سەرکەوتوو نەبووین کە لە پێشترا. حتا ئێمە ئێستا ئەگەر بڕیارێک بدرێت ئێتەوە ناو ئەنجومەنی سەرکردایەتی لە ناو ئەنجومەنی سەرکردایەتیە لە کۆبوونەوەیەکا بڕیاری لەسەر ئەدرێت و لە مەکتەبی سیاسی بە هەمان شێوە مناقەشەی لەسەر ئەکرێت و بڕیاری لەسەر ئەدرێت. ئێمە ئەوە بەرنامەمانە، بەرنامەی ئەم سەرکردایەتی تازەمانە و زایدەن ئەوەی ئێمە لە هەر کەسەمان لەو شوێنانەی کە ئیشی لەسەرەکەین ئەبێ بەو بیر و باوەڕەوە بۆ قەناعەتەوە ئێمە ئیش بکەین، بە تیمێک ئیش بکەین. طبعا مەکتەبی بیر و شیاری خۆتانزانن ئۆرگانێکی کەلتوری و پەروەردەییە، کار دەکات لەسەر بنەماکانی فکری و سیاسی، دەستەبەرکردنی بنەمای فکری و سیاسی لەسەر بنەمای سۆسیال دیموکرات و کارش دەکەین بۆ تۆکمەکردنی بەهای دیموکراسی، ئازادیەکان، مافی مرۆڤ، بایەخدان زیاتر بە گەنجان، هێنانە پێشەوەی خوێنی تازە، نەوەی تازە بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەوەی کە دێتە پێشەوە لە ئایندە بینای عەقلی ئەندام و ئۆرگانەکانی خۆمان بکەین بۆی بتوانن لە هەموو ئەو بوارانەی کە بتوانن کار بکەن ئێمە بتوانین دەستەبەری هەموو پێداویستەکانیان بۆ بکەین بۆ پێشکەوتن لە مەجای کاری ڕێکخراوەییاندا. بۆیە ناونرا ئەم جارە ئەکادیمیا بۆ ئەم بۆردە بە ئومێدی ئەوەی کە چوارچەوەیەکی زانکۆیی ئەکادیمی لە خۆی بگرێ لە شێوازەکانی کارکردنی خۆیدا. یعنی ئێمە دەتوانین بڵین لێرەش ئەم شێوازی کارکردنە دووبارە هەڵگواستنێکی ترە، یعنی دووبارە نوێبوونەوەیەکی ترە لە شێوازەکانی پەروەردەی کادر. یعنی ئێمە پێشووتر لەوانەیە شێوازی پەروەردەکردنی کادرمان لە پەیمانگای کادران کە هەبووە کە سەر بە ئەکادیمیاکەی و ئێستاش پەیمانگای کادران وەکو بەشێک لە ئەکادیمیاکە وجودی ئەبێت، لەوانەیە بە شێوازێکی کلاسیکی پەروەردەی کادر کرابێ، بەڵام ئیتر لە مەودووە ئەو شێوازە کلاسیکی پەروەردەی کادر ئەگۆڕین ئەیکەین بە شێوازێکی ئەکادیمی ڕوت. ئێمە لێرانە بۆردی ئەرشیف و مێژوو پێشتر هەبوو، سەر بە مەکتەبی سیاسی بوو، هەندێک هەواڵمان بڵێن لێرانە ئیشیان کردووە، کۆمەڵێک کتێبی باشیان چاپ کردووە، بەڵام خۆتان ئەزانن ئەبێ ئێمە هەر بەوە نەوەستین، بەرنامەی ترمان هەیە. من دەستخۆشییان لێکەم ئەوان هیلاک بوون لەگەڵ ئەم بەشایە، تر خۆتەزانی بە پێی ئەو زروف زەمانەی کە ئەوان ئیشیان لەسەر کردووە، هەندێک جار گرفتیشیان بۆ دروست بۆ، هەندێک جار وەکو پێویست نەیانتوانیوە مەسەلەن ئەوەی کە هەدەفیانە بیپێکن، بەڵام لەگەڵەوەیە مەجموعەیە کتێبیان هەیە. دوای دەست بەکاربوونمان کە ئێستا لە سێ بۆردی سەرەکی پێکاتووە، بۆردی ئەکادیمیای کادران، بۆردی توێژینەوە و ڕووناکبیری، بۆردی ئەرشیف و مێژوو، واتە هەر سێ بۆردەکە بە یەکەوە
بە پلانێکی داڕێژراوە بە پێی ڕێوێکی کاری تازە چونکە بۆ یەکەمین جارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کۆنگرێژدا داهێنانێکی نوێی چۆن دەڕێهێنایە پێشەوە بۆ هەر مەکتەبێک پێی ڕێوێکی کاری دانا. یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی و کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو بارە جیاجیەکاندا چاوەڕوانی ئەوە لەم ئەکادیمیا دەکەن کە ببێتە زانکۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەروەردەکردنی کادر، بۆ گەشە پێدان و پێگەیاندنی کادر و بەرنامەی باشی هەبێ، بەرنامەی هەبێ بۆ کادران لە ناوخۆ، بۆ کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان، لە دووری هەرێمی کوردستان و حتا لە دووری عێراقیش. ئەم بۆردێکی بەلای منەوە زۆر پیرۆزە، مێژووی گەلەکەمانە، سەرۆریەکانمانە. ئێمە لە مێژووی گەلی خۆمان و لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی زۆرمان داوە، زۆر ماندوو بووین، سەرکردەی زۆر قارەمانمان لە پێناو ئەو مێژۆ جوانەیە جانی بەخت کردووە. بۆ من مایەی شانازیە کە بتوانم لەم بۆردەیە ئیش بکەم و خزمەت بکەم. ئێمە بە پێی پێداویستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو هەموو ئۆرگانەکانی کە هەمانە دیارە مەکتەبی بیرروشیاری ئەبێتە یەکێک لەو مەکتەبانەی کە تەماسی دەبێت یاخود لینکی دەبێت لەگەڵ هەموو مەکتەبەکانی تر. ئێمە ئەرکی ئەکادیمیای کادیران توێژینەوەی زانستیە لە هەموو ناو ئۆرگانەکانی یەکێتی بۆ ویست و پێویستی ئەو مەکتەبە بۆی بتوانین کادیرەکان لە چ بوارێک خول و ڕاهێنانیان پێ بکەین بۆی بتوانین کادر هەچی لە ڕووی ڕێکخراوەی، چی لە ڕووی حزبی، چی لە ڕووی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، تەنانەت لە ڕووی ئیداریشیەوە ئێمە بەرنامەکانی خۆمان ڕێخستووە، پلانمان داناوە بە سوودوەرگرتن لە توانەکانی ناوخۆ و توانەکانشی دەرەوە بۆ پێی یەکێتی ئەندامە لە ڕێکخراوی سۆسیال ئینتەرناسیۆنال هەوڵ دەدەین لەگەڵ ئەو حیزبانەی کە دەستە خوشکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامن لەو ڕێکخراوە هەمومان بەیەکەوە کار دەکەین بۆ ئەوەی بتوانین بە پێی پێداویستی یەکێتی هەواڵەکانی خۆمان لە ئۆرگانە جیاجیەکان بهێنین، خولی خێرا، خولی درێژخایەن، هەموو ئەو بوارانەی کە پێویستە ئامادەی بکەین لە هەموو مەسەرەن بۆ مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان، بۆ مەکتەبی ڕاگەیاندن، لە کاتی پێویست بۆ مەکتەبی هەڵبژاردن و هەموو ئەو مەکتەبانی کە هەیە. ئێمە ئەمانەوێ بەرنامەمان وایە، هەدەفمان وایە، تموحمان وایە کە گەشەکردنی کادر لە بوارە جیاجیەکاندا لەسەر ئەو بنەمایانە بێ. یعنی کاتێک کە بۆ نمونە ئێمە باس لە کادری حکومداری یا دەوڵەتداریەکەین، ئێمە فێری شێوازی دەوڵەتداریەکەی ناکەین کە خۆی ئەوە ئەکرێت لە کولیات فێری ئەوە ببێ، یان لە کاتێکا کە خۆی ڕشتەیەکی جامیعی تر هەڵەبژێرێ. ئێمە لەمایاندا فێری شێوازی ئیدارەدانی ئەم وڵاتەی ئەەکەین بە شێوەی ئەکادیمیەکەی بەو شێوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەیەوێ. ئەنی گرنگیەکە لێرە لەوەیە، جیاوازەکە لێرە لەوەیە. ئێمە بەرنامەی خۆمان و فەلسفەی کارکردنمان و فەلسفەی ئەعتیماد لەسەر بریتە لە فەلسفەی سۆسیال دیموکراسی. ئەوەی کە بەرنامەی من هەیە لەم بۆردەیە کاری لەسەر بکەم، من بەرنامەی زۆرمان هەیە، کۆمەڵی پرۆژەی زۆر باشمان داناوە، بەڵام پێشەم شتێ من کە ئەمەوێ لێرە ئیش بکەم بە تاگڕەوی ئیش ناکەم. من لەگەڵ هەواڵەکانی خۆم کۆبنەوەیەکی لەسەر ئەەکەین، مشاوەرە ئەەکەین چی پاش بێت، چی پێویست بە بۆ بۆردەکەمان. بەڵام ئەم بۆردی ئەرشیف و مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان مەجالێکی فراوانی هەیە. ئێمە لە بەرنامەشماندایە لە هەنگاوی یەکەممان خۆتان ئاگادارن بۆ یەکەمین جارە یەکێتی نیشتیمانی کوردستان 124 ئەندامی سەرکردایەتی هەیە. یەکەم خول بۆ ڕاهێنانی باوڵێن خولی سەرکردایەتیە یاخود خولی سەرکردەیە بۆ ئەندامە تازەکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. واتە بەرنامەکان هەمووی بەسەر یەکەوە هەوڵێکی تازەیە و یەکێتی پێویستی بە گەڕانەوە یاخود جارێکی تر کارکردنە لەسەر فکر، لەسەر هۆشیارکردنەوەی سیاسی، لەسەر هۆشیاری مەدەنی، لەسەر هۆشیاری دیموکراسی، لەسەر گەشەپێدانی مەدەنیەت، لەسەر بیری هاوچەرخ
ئەوانە هەمووی بەرنامەمانە خۆتان نەزان بەهۆی ئەو بارودۆخی کە هاتە پێشەوە نەخۆشی کۆرۆنا و ئانە بەڵام ئیستا خۆشبەختانە و بارودۆخێکە بەرەو باشی ئەڕوا دوا بەدوای ئەوە ئێمە پلانەکانی خۆمان کە پلانی یەک ساڵی خۆماندا ڕشتووە لە ماوەی ئەم ساڵەدا بۆ هەر سێ بۆردەکە بەجیا ئەرک و بەرنمەکانی خۆیان جێبەجێ دەکرێت بەڵام هەموو خولێک بە بەرنامە ئەکرێت هەموو خولێک بە ئەوە ئەکرێت بە پێی پێداویستی ئەو ئۆرگان و شوێنی کە پێویستیانە. ئێمە لە هەموو لەو خولانی کە بیکەینەوە ئەگەر لە حاڵەتێکە خولی پەروەردەیی بە یا خولی گەشە پێدان بێت چونکە ئەوەمان جا کردوەوە خولی پەروەردەیی کاتێک کە ئیکەینەوە نابێت لە یەک مانگ کەمتر بێ لە یەک مانگ کەمتر نابێ و لە سێ مانگیش زیاتر نەبێ ئەمانە دەبن بە خولی پەروەردەیی. خولی گەشە پێدانمانێ خولی گەشە پێدان دەکرێت خولێکی وانە ڕۆژی یەک ڕۆژی بێ لە بەیانەوە هەتاکو ئێوارە یان مەسەلەن تا 10 ڕۆژ و 15 ڕۆژیش بێ ئەوانەمان ناوە خولی گەشە پێدانی هوشیاری. ئەم خولی گەشە پێدانی هوشیاریانە لەگەڵ ئەمەی پەروەردەکردنی کادر شوێنەکانیان جیاوازی دەبێت. هی پەروەردەکردنی کادر یان بڵین پێگەاندنی کادر ئەبێت لە شوێنێک بێ کە مەسەلەن 50 کادر بەیەکەوە لە شوێنێک ئەبێ دەرس بخوێنن ئەو حاڵەتە ئەبێ شوێنی مانەوەیان و تەنزیم و تەرتیباتیشیان بۆ دابین بکرێ. بەڵام هی گەشە پێدانەکە مەرج نییە. هی گەشە پێدانەکە ئەکرێ ئەمە بچین بۆ مەڵبەندەکان لەوێ بیکەینەوە لە شوێنەکان لە شوێنە دوورەکانش بچین بیکەینەوە چونکە من لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ مامۆستایانی ئەکادیمی ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی ئەکادیمی ئێستا لە ئەتوانین بڵین لە گروپێکدا ئامادەن بۆ هاوکاریکردنمان ئەو گروپمان ناوە سەکۆی ئەکادیمیانی یەکێتی. ئەم سەکۆیە وەکو مینبەرێک وایە وەکو منتەدایەک وایە تایبەت بە کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کادرە ئەکادیمیەکان سەرۆکی زانکۆکانی تایە سەرۆک عەمیدی کولیەکانی تایە ڕاگرەکانی تایە مەسئول بەشەکانی تایە لەگەڵ کەوادری تری ئەکادیمی اعتیادی بە شێوەیەکی گشتی ئەمە لەسەر ئەساسی پۆست و ئەوانە ئەم گروپەمان دروست نەکردو بەڵکو لەسەر ئەساسی دڵسۆزی ئەکادیمی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. من بەرنامەم هەیە لەگەڵ هەواڵانم مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بنووسینەوە. خۆتان نەزانن ئێمە دەستخۆشییان لە یەکەم زۆرمان هەیە شارەزا لە مێژووە کاریان کردووە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کەم تا زۆر نووسیوەتەوە کتێبی زۆر لەسەر دەرکراوە بەڵام پێویستمان بەوەی ئێمە کۆیان کەینەوە. کاتێککە کۆشیان ئەەکەینەوە ئەیکەین بەعنی بە چەند بەرگێک یعنی بە یەک کتێب تەواو نابێت ئەبێ ئێمە بە پێی ساڵەکان و حەدەسەکان چەند بەرگێک بنووسینەوە. کتێبە مێژوویەکانمان زۆر گرنگە لە لای من تەرجمەیان کەین بە زمانی عەرەبی ئینگلیزی و ئەگەر پێویستکە زمانەکانی تریش لە هەمان کاتە لە سایتەکە شادای بەزێنین. خاڵێکیکە کە زۆر گرنگە لە لای من ئەو کتێبە مێژوویانەمان بیکەینە کتێبی دەنجی. ئێمە سەبارەت بە لانی فکری و سیاسی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە جگە لە بۆ کادرانی یەکێتی نیشتیمانی بگرە بۆ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە بەردەوامی بەرنامەی توێژینەوەی سیاسیمان دەبێت بۆ بڕیاردان لەسەر مەسەلە چاندن و سازەکان بۆ بڕیاردان لەسەر ئاراستەکردنی کاری مەکتەب و ئۆرگانەکانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر نوێگەری لەسەر چۆنیەتی کارکردن و پەیوەندیکردن بە ئەندامانی تازەوە لەسەر شێوازی کاری هەڵبژاردن و کاری سیاسی سەرجەم ئۆرگانەکان چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆتانزان حزبێکی چۆن دەڵێ فراوانی پڕ ئەندام بەشدار لە حکوومەت لە خۆناغێکی خەباتی سەختی شاخۆ هاتوتە پێشەوە بۆ خۆناغێکی تازە ئێستا لە ئێمە لە ساڵی 2020 ببوورە ئێمە ئەبێ هەموو هەواڵانی خۆمان هەموو کادرەکانی خۆمان دەستەبەری هەموو پێداویستیەکانی بیر و وشیاری هەموو بەرنامەکانی کە پێویستە لە بواری مافی مرۆڤ لە بواری ئازادیەکان لە بواری کارکردن لە دەوڵەت لە بواری ئیداری چونکە
ئێمە کادر دروست دەکەین ئەکادیمیای کادرانمان هەیە بێتە کارگەی بەرهەمهێنانی کادر لە هەموو بە تایبەتی لە بواری وشیاری فکری و سیاسی ئێمە ئەندام و کاندیدمان ئەبێت بۆ پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی عێراق هەموو ئەوانە بەسەریەکەوە ئەرچی مەکتەبی بیر و گەشەپێدانی بیر و وشیاریە ئامادەسازیان بۆ بکات بەرنامە خۆل توێژینەوەی زانستی بەشداریان پێ بکات وەکو بە شێوەیەکی ئەزمموی بۆ ئەوەی ئێمە کادر بەجاهیزی بۆ ئەو شوێرانە ئامادەکەین لە پێشوو ڕنگ بێ بە شێوەیەکی زیاتر لەسەر هەندێک بنەما هەندێک بابەت دیاریکرابێ بەڵام ئێمە بە شێوەیەکی زانستیانە پرۆژەکانمان بۆ هەموو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە بۆ پلانی کە ئێمە دامان ڕشتووە لە هەموو سێکتەرەکان هەوڵ بدرێت ئەوانەی کە کاندید دەکرێن ئەوانەی کە هەوڵ بدرێت بڕۆنە پێشەوە لە دەوڵەت پۆستێکیان هەبێت پێشوەختە ئێمە ئامادەکاریان بۆ دەکەین پێشوەختە ئێمە ڕاهێنانیان بۆ دەکەین پێشوەختە ئێمە داخلی کۆمەڵی خولی باشیان نەکەین بۆ ئەوەی ئەو کادیرێکە چوو لەو شوێنە بە سەرکەوتووی ئەرک و مەهامەکانی خۆی جێبەجێ کات و بتوانێت خزمەت بە بەرنامە و ڕێبازەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بدات. پێویستمان بە توێژینەوە بێ پێویستمان بە ئامادەکردنی محازەراتی باش بێ ئەم هەواڵە بەڕێزانە لە بوارە جیاوازەکانە پسپۆریان هەیە لە بواری فەلسەفەوە پسپۆڕی هەیە هەتاکو بوارە فکریەکان و مێژوو هەموو ئەوانە ئێمە ئەتوانین ئیسفادە لە هەموو ئەو بەڕێزانە بکەین بۆ فکر مەسەلەن بۆ من باسی ڕۆشنگەریم کرد چەندی مامۆسای بەڕێزمان هەیە دکتۆران هێناوەتەوە لە ڕێنیسانس و مێژووی ئەوروپا و مێژووی ڕۆشنگەری و گەشەپێدانی وڵاتانی ئەوروپی چۆن گەشیان کردووە توانین ئەمانە استفادە لێ بکەین و بیهێنینەوە. مامۆسامان هەیە لە فەلسەفە لە بواری فەلسەفە زۆر زیرەکە و لە بواری فکر زۆر زیرەکە دەکرێت ئەمانە وانەکانی فەلسەفە و فکر لەگەڵ کادرەکانە بگوترێتەوانێ و ئیسفادە لێ بکرێت ینی هەر وانەیەکمان بوێ هەر بەرنامەیەکمان بوێ لە هەر بوارێکە چەندین مامۆسای بەڕێزی ئەکادیمی مستەوای زۆر باش و زۆر زیرەک کە ئامادەن هاوکارمان بن لەگەڵمانە من لەوانە پشتم زۆر قایمە یعنی هیچ خەلەلێک و هیچ قەلەقیەکم لەو بارەیەوە نییە و ڕۆژانەش ئەو هەواڵە ئەکادیمیانەمان لە زیادبووندان کە ئامادەی هاوکاریکردنی ئەکادیمیای پێگەاندنی کادران پێویستیمان بە هەموو کەسێکی شارەزایە لە بواری مێژوو ئەوانەیە ئێمە بەرنامەمان هەیە چەند کەسمان هەیە بڵێن دکتۆران هێناوە دکتۆران هەیە لەسەر مێژوو ئێمە ئەمانەوێ پەیوەندیان پێوە بکەین پەیوەندی بە نووسەرەکانەوە بکەین بە ئەو کەسانی کە پسپۆڕن لەو بوارانە ئێمە بەرنامەمان هەیە لەگەڵ هەمویانە علاقاتە دروستکەین و دانیشتیان لەگەڵا بکەین و سوود لە توانەکانیان وەرگرین بەپێی ئەوەی کە ئەوانیش تا چەندێک هاوکاری ئێمە بن. یەکێتی مێژوویەکی پڕ سەروەری و مێژوویەکی گەشاوی هەبووە لە تاریخی خەباتی کوردایەتی لە شۆڕش یەکێک لە ئەرکە هەرە گرنگەکانی یەکێتی ڕاستە ئێمە لە قۆناغی نوێبوونەوە و بەردەوام بوون و گەشەپێدانی بیر و وشیاری و کارکردن لەسەر ئەو بنەمایانەی کە هەیە بەڵام لایەنی ئەرشیفی و مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لەبیر ناکرێت پێویستە چکە لە قۆناغێکی زۆر سەخت لە بە مەراحیلی جیاواز هاتوونێتە پێشەوە کۆمەڵێک کاراکتەری سەرەکی کۆمەڵێک هەباڵ لە ڕابردوو خەبات و تێکۆشانیان هەبووە کۆمەڵێک بەرنامە و لە زۆر بواری جیا کە کاریان کردووە ئێمە بە ئاوێتەبوونی خەبات و تێکۆشانی ڕابردوو بۆ سوودوەرگرتن لە ئەزمونونەکانی کە لە پێشوو هەیەە ئێمە ئاوێتەی دەکەین لەگەڵ ئەو نوێگەری و ئەو تازەکەری کە دێتە پێشەوە هەوڵ بدەین ئەوەوەی کە ئیستا هاتوتە پێشەوە ئاشنابێت بە مێژووی حیزبەکەی ئاشنابێت بە بەرنامەی ڕابردووی حیزبەکەی بە خەبات و تێکۆشانی لە ڕابردوو بە بەرانگاریەکانی و ئێمە هەموو هەواڵێکی پێشمەرگە هەموو هەواڵێک کە لە ڕابردوو لە شاخ لە زیندانەکان لە هەموو ئەوانەی کە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندام بوو خەباتی کوردایەتی کردووە بە هەموو ئەو بەرنامانەی کە پێویستە ئێمە لە بۆردی ئەرشیفی مێژوو کاری لەسەر دەکرێت و بە هەموو لە بوارە جیاجەکان لە دوو توێی کتێب و نامیلکە و تەنانەت لە ڕێگای
تۆڕە کۆمەڵاتیەکانیش هەوڵ دەدەین هەموو پێشمەرگەیەک کە لە ریزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕۆژێ خەباتی کردبێ هەموو زیندانێکی سیاسی هەموو کەسێکی تێکۆشەر ئەمنەوەی کە ئێستا کە هاتوتە پێشەوە کە ئیستاکە دەتوانم بڵێم بە جۆرە لە جۆرانەکان جێگرەوەی ئەوانن کە یان تەواوکەری ڕێبازەکەی ئەوانن بۆ ئەوەنەوە تازێش ئەوانش بناسن بزانن بە چ شێوازێک بەچی بەرنمەیەک بەچی ئەو بارودۆخی کە ناهەموارەی کە لە پێشوو بۆ بەرانگار بوونی ڕژێم ئاشنایان بکەین ئاشنابن بە مێژووی حیزبەکەیان ئاشنابن بە هەواڵەکانیان ئاشنابن کە لە شاخ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن کاری کردووە لەسەر هۆشیاری مەدەنی چۆن کاری کردووە لەسەر هۆشیاری سیاسی چۆن بایەخی بە هۆشیاری کادران داوە ئەوانە هەمووی بەسەریەکەوە دەتوانم بڵێم یەکێتی دێتەوە سەر دۆخێک لە نێوان ئایندە و ڕابردوو لە نێوان گەنج و ئەوانەی کە لە ناو تەمەنێکن هەمووی بەیەکەوە کۆ بکەینەوە یەکێتیەکی مۆدێرن و سەردەمیانە بخینەوە سەر مەیدانی خەبکار و خەباتمان. لە لایەکی ترشەوە ئێمە ئەکادیمیای پێگەیاندنی کادران وعد بە ڕوحی بەڕێزمان جەلال ئەدەین کە خۆی ئەم لە ئەساسەوە ئەم ئەکادیمیایە بە ناوی پەیمانگای کادران خۆی دروستی کردووە. من خۆشم یەکێک بووم لە مؤسسەکانی لە نەوەتەکانە ئێمە پەیمانی پێ ئەدەین کە ئەوەی ئەو ئەیویست کە ئەو لە خەیاڵیا بوو بە پشتیوانی هەموو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پشتیوانی هاوسەرۆکەکانمان بە پشتیوانی ئەندامانی مەکتەبی سیاسی و لای خۆشمانەوە بە پشتیوانی هەواڵ لێپرسراوی مەکتەبی گەشەپێدانی بیر و هوشیاری ئێمە ئەم ئەکادیمیایە بکەین بە ئەکادیمیایەکی پێگەیاندن و گەشەپێدانی ڕاستەقینەی بە جورئەتی واقعی بەردەوامی هەمیشەیی کەوادری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی ڕوحی ئەو شادکەین و ڕوحی هەموو شەهیدەکان شادکەین. لە ساڵیادی یەکێتی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان درود بۆ گیانی پاچی هەباڵ مام جەلال و شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی کۆڵنەدەر بووە، حزبێک بۆ پڕ خەبات و تێکۆشان، حزبێک بووە لە ماوەی خەباتی کارکردنیدا دڵسۆزانە ئەرکەکانی ڕاپەڕاندووە، هەمیشە لە بەرەی خەڵک بووە. ئومێدەوارم لە سەرجەم هەواڵانمان لە سەرجەم ئەندامان و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەمان بوونمان لەسەر ڕێبازەکەی مام بۆ ئایندەیەکی گەشت بۆ نەوەکان بۆ گەنج بۆ هەموو ئەو هەواڵانەی کە ئیستاکە هاتوونەتە مەیدانی کار هەنگاو بە هەنگاو لەگەڵ هەر گۆڕانکاریەک لەگەڵ هەر بەرنامەیەک خوێنی شەهیدەکان لە بەرچاویان بێ بەرنامە و پرۆژەی باشیان هەبێت بۆ خزمەتی سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا و هەمیشەش هەر هەمومان لە بەرەی خەڵک دابین بۆ ئەوی ئایندەیەکی جوانتر ڕازاوەتر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. ساڵیادی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز دەکەم، لە کەسوکاری شەهیدەکان پیرۆز دەکەم، لە کەسوکاری ئەنفالکراوەکان خەبات جێڕا شاری و شاخیەکان، لە زیندانانی سیاسی سێدارە دراوانی تێکۆشەری ئەم میلەتە شەهیدان بە شێوەیەکی گشتی. پیرۆزبایی لەم گەنجە تازە هەڵچوانە دەکەم ئەم گەنجانێک کە گەرم و گوڕن لە چوون بەرەو پیری ژیان. پیرۆزبایی لە تەمەندارەکان دەکەم، ئەوانەی کە بوون بە خەزنەیەک و بوون بە کۆگایەکی تەجروبە و زانست. پیرۆزبایی لە ئەندامانی یەکێتی نیشتیمانی لە کەوادر لە سەرکردایەتی. پیرۆزبایی لە ڕوحی هەڤاڵ مام جەلال دەکەم. بۆ ئەم یادە وعد بەڵێن بە ڕوحە پیرۆزەکەی ڕابەری گەورەمان مام جەلال دەدەین وەک سەرکردایەتی وەکو کەوادری یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕێگە بەخۆم دەدەم کە لە جیاتی هەموو کەوادری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بەڵێنە بە ڕوحی بەڕێز مام جەلال بدەین کە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان تازاکەینەوە، ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان پێش ئەخەینەوە، ئێمە لە ئاستی تموحاتی خەڵکی کوردستان ئەبین، ئێمە لە ئاستی تموحاتی ئەندامان و کەوادری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبین
و لە ئاستی تموحاتی کادرە زویرەکانیش ئەبین کە ئێستا کادرانێکی زۆر لێمان زیست بوون بەهۆی بارزروفی یەکێتی نیشتمانی کوردستانەوەی کە لە دەسەڵاتی کەسانە بووە بەبێ یەکبوون و برایەتی و هاوکاریکردنی یەکتر کارەکان بە نوقسانی جێبەجێ دەکرێن. من دڵنیام کە هەمومان هاوکاری یەکتر دەبین، هەمومان دەست لە ناودەست بە یەکەوە بە یەک ڕۆح بە یەک دڵ بە یەک فکر بە وەلانانی هەموو جۆرەکانی ناکۆچی دەتوانین ئەم یەکێتی نیشتمانی کوردستانە گەشەکردو ترکەین بە قوتریکەین حکومدارێتێکی باشتریش بۆ خەڵکی کوردستان بێنینەتی.